جیاواز لەو ڕاپرسیانەی ئاماژەیان بۆ سەرکەوتنی جەهەپە و کاندیدەکەی لە هەڵبژاردنەکاندا کردبوو، ئەنجامی هەڵبژاردننی تورکیا ململانەیەکی توندی نێوان هەردوو کاندیدی سەرۆکاتی بەخۆوە بینی و بە ڕەسمی یەکلاکردنەوەی پۆستەکە کەوتە خولی دووەمی هەڵبژاردن کە 28 مانگ بەڕێوە دەچێت. ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردنە گشتیەکەی تورکیا ڕاگەیەنراو بە پێی ئەنجامەکان کە دامەزراوەی هەڵبژاردننی تورکیا بڵاوی کردووەتەوە. ئەردۆغان زۆرینەی دەنگەکانی بەدەست هێنا و پارتەکەشی زۆرینەی ئەنجومەنی گەل کە پەرلەمانی تورکیایە بەدەست هێناوە. بەڵام بە پێی ئەنجامەکان هیچ یەکێک لە کاندیدەکانی سەرۆکاتی نەیانتوانیوە نیوە کۆ یەک دەنگ بەدەست بێنن. بەو هۆیەوە یەکەم جار لە مێژووی سیاسی تورکیا کێبڕکەی بەدەستێنانی پۆستی سەرۆکۆمار کەوتە خولی دووەمی هەڵبژاردن. بە پێی ئەنجامە بەراییەکانی دوای جیاکردنەوەی لە سەدا سەدی دەنگەکان کورسیەکانی پەرلەمان بەم شێوەیە دابەش بوون. ئاک پارتی 267 کورسی، جەهەپە 169 کورسی، هەدەپە 61 کورسی، مەهەپە 50 کورسی، ئی پارتی 44 کورسی. هەروەها ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردننی سەرۆکاتی تورکیا بەم شێوەیەیە. ڕەجەب تەیب ئەردۆغان لە سەدا 49.51، کەمال کڵجدارۆغلۆ لە سەدا 44.88، سینان ئۆغان لە سەدا 5.7، محەڕەم ئینجەی کاندیدی دەست لە کارکێشاوە لە سەدا 0.4. پاش بڵاوکردنەوەی ئەنجامە بەراییەکان، ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و سەرۆکی ئاک پارتی لە وتارێکدا سەرکەوتنی لە هەڵبژاردننی پەرلەماندا ڕاگەیاند. دواتریش کاندیدی ئۆپۆزیسیۆنی تورکیا کەمال کڵجدارۆغلۆ بۆ پۆستی سەرۆکاتی تورکیا ڕایگەیاند هیچ کەسێک مافی ڕاگەیاندنی سەرکەوتنی نییە. کڵجدارۆغلۆ ڕاشی گەیاند من لێرەم تا کۆتاییش لە خەبات بەردەوام دەبم. Ankara'da 300. ئەمە و دوای ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکان ئێستا هەموو چاوەکان لەسەر خولی دووەمی هەڵبژاردنن کە لە نێوان هەردوو کاندید ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کڵجدارۆغلۆ بەڕێوە دەچێت. پێشبینیش دەکرێت خولی دووەم بە هەمان شێوەی خولی یەکەم گەرم و گوڕی دەنگدەران و کێبڕکەی توندی کاندیدان بەخۆ ببینێت. İkisini aynı zarfın içine koyuyorsunuz.